کە لە جیهاندا بە یەکێک لە پرسە گرنگەکاندا دەنرێت. زۆر کاتش دەکەوێتە سەرووی پرسە سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و کولتوریەکانەوە، چونکە زیانەکانی پیسبوونی ژینگە بۆ هەمووانە و مرۆڤ و ڕووەک و ئاژەڵ و خاک و ئاوی لێ بەدەرنابن. لە ڕۆژی ژینگەی کوردستانشدا چەندین چالاکی جۆراوجۆری ژینگەیی لە سلێمانی ئەنجام درا، لەوانەش کۆبوونەوەی ئەم ژمارە زۆرەی چالەکەوان و ژینگە پارێزەرانی شاری سلێمانیە کە دەیانەوێت لە ڕێگەی هەڵمەتێکی پاکردنەوەوە ئەو ڕۆژە پیرۆز بکەن و ژینگەی شارەکەشیان پاکتر ڕابگرن. ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵانی شارەوانی سلەیمانی ئەم ڕێگەیە پاک بکەینەوە، لەبەر ئەوەی ئەمە تەنیا ئەرکی ئەوان نییە، ئەرکی هەمومانە و ئەوانەی ئێرەشیان پیس کردووە هەر لە خۆمان و لێرەوە داوایان لێ ئەەکەین کە ئێمە پاکی ئەەکەینەوە و کۆمەڵانی جەماعەتی شارەوانی هەمویان پاکەکەینەوە. ئەوە ئەرک نییە، ئەوە ڕێزە، ئەوان لە ڕێز و لە خۆشەویستیان بۆ شارەکە ئەوە ئەکە. بوونەیە ڕۆژە ژینگە کوردستانê em hestan digel çendeha çalakvanên bajarê Silêmaniyê me hinek dever hebûn me pakkirin. Taban ji xelkê Silêmaniyê dixwazin jîngeha xwe biparêzin, jînge erkê hemûman e. پاکردنەوەی جادە و شوێنە گشتیەکان بە ماڵی خۆمان نەزانین و داواکارم لە سەرجەم لایەنەکان و سەرجەم هاوڵاتیان بە تایبەتی هەستن بە پاکردنەوەی ژینگە و پێویستە دایمەن دەستمان بە ژینگەوە بێت لە بەروی ماڵی هەمومانە و ئەبێتە هۆی پێشکەوتنی کۆمەڵگاکانی چێک بێتە وڵاتەکەمان احتیمال لە ژینگەکەمان بە شێوەیەکی پیس و چەپەڵ ببینێ بە چاویشی کەەوە سەیری کۆمەڵگەکەمان کا بە چاویشی کەوانە سەیری شارەکەمان بکە. لەلایەکی دیکەوە هەر بە بۆنەی ڕۆژی گیانی ژینگەوە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی سیمینارێکیان لەبارەی گرنگی پاراستنی ژینگە و ئەو مادە زیان بەخشانە کرد کە دروست دەبێت لە خاکدا، دواترش کاریگەری لەسەر مرۆڤ و ژیانی دەبێت. دەستمان بە دیراسەکە کردووە. دیراسەکەشمان بریتیە لە جوڵەی پیسکەرەکانی ژینگە لە ژینگە. ئایا کاتێک کە پیسکەرێک لە ژینگەیەکە هەیە چۆن ئەگوازرێتەوە لە ناوەندێکەوە بۆ ناوەندێکی تر و چۆن بە ڕژێمی ژینگەیە ڕۆ هەتاوکو تەسیر لە بەشەرەکە. با من نمونەیەک باسەکەم. بۆ نمونێمە دوو سەرچاوی گەورەی پیسبوونمان هەیە لە سلێمانی. یەکێکیان مەسەلەی ئاهوەڕۆیە کە ئەمە عیلاج ناکرێن، 90 کەناڵ لە سلێمانی و دەرەچێت ئەڕاتە دەرەوەی شاری سلێمانی، هەندێکیان زەراعەتیان پێکرێ و هەروەها کێشەی شەخەڵ چۆن لەی خاشاکڕەقەکان کە لە تانجەرۆ فرێدرێ. ئەمانە ڕاستە بە فیزیاوی من لە ماڵی خۆم دووریانە خەمەوەیان خەمە دەرەوەی شار، بەڵام بە مەعنا ژینگەیەکەی ئەمانە دیسان بە شێوەیەکی ناڕاستە خۆیانەوە سەر سفرەکەی ئێمە ڕۆژانە ئێمە لەسەری ئەخۆین. لە ڕۆژی 16/4/1970 بۆ یەکەم جار ڕژێمی بەعسی ڕووخا و بە بۆمبی شیمایی گوندەکانی بالیسان و شێخوەیسانی بردمان کرد و زیاتر لە 400 هاوڵاتی شەهید کرد و ژینگەی ناوچەکەشی تووشی پیسبوون کرد. بۆیە ئەو ڕۆژە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە وەک ڕۆژی ژینگەی کوردستان ناسێنرا و ساڵانەش لەو یادەدا چەندین چالاکی جۆراوجۆری ژینگەیی ئەنجام دەدرێت. شاخەوان عەبدوڵڵا، بادینان سات، سلێمانی.